سڵاتان لەبێت لە ئاڵلقەیەکی دیکەی ئەزمموی کوردستان ئەمجارەش بووینەوە میوانی ئێوە میوانەکانی ئەزمموی کوردستان لە بەغداوە هاتون و شرۆڤەکاری سیاسی و ڕۆژنامەنووسان. ئەم کورسانەی کە دەیبینن ئێستا بەتاڵە پاشکەمێکی دیکە میوانەکانم لەسەرم کورسانەدا دانیشتن و دەستەکەین بە گفتوگۆکردن. دروستە ئەوان هەمیشە لە بەردەمی کامێرەکان باز لە سیاسەتەکەن، بەڵام لە ئەزمموی کوردستان گفتوگۆکان جیاوازە بێت سەبارەت بە سروشتی کوردستان و ئەزمموی کوردستان و حکومڕانیەکەی قسە و گفتوگۆ. بەڕێگەوەی بەرەو دوکانەچین میوانەکان لەگەڵمانە سەرکەوتن و لە ڕێگا دەستەکەین بە گفتوگۆکردن تاوەندەی پێم بکرێت تا دەگەینە دوکان لەگەڵ چەند کەسێکیان لەمانەی کە لە ڕۆشنبیران و نووسەران ئەوە جگەلەوە ئەوەی کە زیاتر مەبەستە لێرە ئەو کەسانن کە شرۆڤەکاری سیاسی نەمجارە میوانمانن لەگەڵوانە گفتوگۆکەم. هەر یەکێک لەمان جگەلەوەی کە نووسەر و ڕۆشنبیرن بە تایبەتیش لە شرۆڤەکردنی سیاسەتە ئەتوانین بڵێن دەستێکی باڵیان هەیە لە ناو عێراق و لەگەڵ یەکێک لەو بەڕێزانە دەست پێکەم دەمەوێت بزانم لە ڕووی ڕۆشنبیریەوە ئەزمموی کوردستان چۆن ئەبینێت. ئوستاذ محەممەد خەلی من ناحیە ثەقافیە نبدێ بالکەلام. با لە ڕووی ڕۆشنبیریەوە دەست بە گفتوگۆکانمان بکەین. لە ڕووی ڕۆشنبیریەوە هەرێمی کوردستان لە چ پێگەیەکدایە واتە هەرێمی کوردستان لەکوێ ڕۆشنبیریدایە؟ بالناحیە ثەقافیە وين؟ طبعا لمتبنيات الشعوب هەڵبەتە بنەمای ڕۆشنبیری و مێژووی گەلان کاریگەرێکی گەورەی لەسەر دیاریکردنی ڕێچکەی لە بزاوتی ژیان هەیە. جا هیچ پۆزتیڤ یاخود نێگەتیڤ بێ. لەبەرەوەی کوردستانی عێراق پشت بە بنەمای کۆمەڵێک بەهای شارستانی ڕەسەن، پێشکەوتوو، ئاستبەرز، ئاشتی، خۆشەویستی، برایەتی و پێکەوە ژیان دەبەستێ. بەڕووی جیهاندا کراوەیە و داخراو نییە، چ لە ڕووی نەتەوەیی یا مەزهەبی یانیش هزریەوە. بۆیش کاتێک بە هەوڵی نێودەوڵەتی دەرفەتی ئازادی بۆ ڕەخسا توانی هەر لە ساتی دەستپێکەوە دەرفەتەکە بقۆزێتەوە و توانی سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەست بێنێ. سیاسەکانی کوردستانیش ڕۆڵێکی گەورەیان لە جۆشدانی ئەو ئەزممونە و ورژاندن و کڵپەدانی جۆش و خرۆشی گەلی کووردا هەبووە لە پێناو ئاوادانکردنەوە و لە پێناو بەرەو پێشبردننی کوردستان. کاتێک کوردستان پێشکەوتنی بەخۆ بینی توانی قاڵبێکی شارستانی بۆ خۆی دروست بکە لە ڕێگەیەوە ئاماژە بە بنیادنانەوە بکە. من لەو باوەڕەدام کە جیاوازێکی شارستانی گەورە هاتۆتە ئاراوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ڕۆشنبیریە بەرزەکەی مرۆڤی کورد چ لەلایەنی کەسانی ئاسایی و یانیش دەستە بژێر نوخبە بێ بۆ ئەوەی پارێزگاری لەو دەرفەتە بۆ ئەو وەبەرهێنەرە گەورانە بکە پێشکەوتنی زۆریش بکە. ئەو پێشکەوتنەش هەست پێکرا و بەرجەستەیە. وتقدم كثيرا وهذا التقدم لافت وملموس. تمام. كيف كردستان چۆن کوردستان دەتوانێت پارێزگاری لەو پێشکەوتنە بکات؟ وەک چۆن هەمیشە دەڵێن گەیشتن بە لووتکە سەختە بەڵام سەختتر لەوە لە لووتکەمانەوەیە. بالقمة. نعم أعتقد أن الإبعاد كردستان عن الصراعات الإقليمية وحتى المحلية بەڵێ من لەو باوەڕەدام کە دوورکەوتنەوەی کوردستان لە ململانەی هەرێمایەتی و تەنانەت ناوخۆیەکانیش هەروەها مانەوەی ڕۆشنبیری لێبوردەیی و خۆشەویستی و برایەتی و کرانەوەی بەڕووی ئەوانی دیکەدا هەروە ڕێزگرتن لە بەها شارستانیەکان دەستپێکردن لە دوایین خاڵی جیهان نەک لەو خاڵەی جیهان لێوە دەستی پێکردووە وا دەکا ئەزمموی کوردستان بەردەوام بێت بەهێزەوە لەسەر پێی خۆی بوەستێ ناکەوێتە بەرکاریگەری هیچ بایەکی پێچەوانە کە لە شوێنێکەوە هەڵبکە چ لە ناوخۆ یان لە دەرەوە. هەروەها من لەو باوەڕەدام کوردستان وە بەرهێنانی زۆری لە بوارەکانی فێرکردن ئاوادانکردنەوەدا کردووە. وتفوق الإنسان الكردي في هذه المجالات سيصون هذه التجربة وسوف يجعلها تتهاوى أو تتراجع مثلما مع الأسف في وسط وجنوب العراق. أشكرك. سپاس دەکەم. دەمەوێت دیتگا و تێڕوانینی برادەرانی دیکە لەگەڵمانن بزانم. پەنا بەخوایەمە لە گەشتەکەمان بەردەوامین لەوانەیە دواتریش قسە بکەین و بگەڕێمەوە لای جەنابەت. شكرا لك.
دكتور عباس نتوجه إليك ونبدي بالحديث سپاس وياك. دکتۆر عباس ڕوو لە تۆ دەکەم و لەگەڵت دەست بە گفتوگۆ دەکەین. ڕێگەم پێ بدا لەو پرسیارەوە دەستی پێ بکەم ئایا کەسی سیاسی کورد ڕۆڵی لەو پێشکەوتنەدا هەبووە؟ ڕۆڵی کەسایەتی سیاسی کورد لە پێشکەوتندا چییە کە لە بواری ڕۆشنبیری و ئاوادانکردنەوە ئەو ئەزمونەی ئێستای کوردستان تیدایە؟ إعمار موجود بهالتجربة اللي هسه كردستان يمر بيها. طبعا الاستقرار والأمان والسياسة الكردية التي هەڵبەتە سەقامگیری و ئاسایش و سیاسەتی کوردی کە جەختی لەسەر ڕێزگرتن لە بنەما و بەهاکان کردوێتەوە ئەو چەمکە نوێنەی کە سەرکردایەتی سیاسی توانیوێتی لەناو نخبەی سیاسی بڵاویان بکاتەوە وای کردووە کە کەسایەتی سیاسی کورد هۆشیارتر و درک پێکراوتر بێت و لە حاڵەتەکانی دەمارگیری و هەژمۆن و هەیمەنە دوور بکەوێتەوە بۆتە مرۆڤێک کە باوەڕی بە بەهاکانی کۆمەڵگە و ئازادی تاکەکان هەبێت. دواتریش توانیوێتی ئەو چەمکانە بە تایبەت لێبوردەی خۆشەویستی و برایەتی لە ناو ڕۆڵەکانی کۆمەڵگە بڵاو بکاتەوە. هەر بۆیە تێبینیەوە دەکەین کە ئێستا نەوەیەکی نوێ دەرکەوتووە کە نەوەیەکی هۆشیار و بەتوانایە و بەباشی لە پێویستیەکانی گەشەپێدان و پێشکەوتن تێگەیشتووە. دوور لە خۆسەپاندن و هەیمەنە و هەژمون چ لە ڕووی مەزەبی بێت یانیش نەتەوەی. بۆیە من لەو باوەڕەدەم ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان لە بنیاتنانی کۆمەڵگەیەکی هۆشیار و بەتوانا و ئەو سەرکردایەتیە سیاسیە توانیوێتی بە شێوەیەکی جدی کار لە جەمسەرگیرکردنی و سەرچاوانە بکات. بە تایبەت سەرچاو مرۆیەکان و ڕەگەزی لاوان لە بنیاتنانی کۆمەڵگەدا. تعمل بشكل جد من أجل استقطاب هذه الموارد وخصوصا الموارد البشرية وعنصر الشباب في بناء المجتمع. دكتور هل هاي التجربة اللي هسه موجود بين السياسيين الكردي دکتۆرەوە زمونەی ئێستا لە ناو سیاسەکانی کورد و تەواوی شەقامی عێراقدا هەیە کە هەموو کێشەکانمان لەگەڵ یەکن و هەموو شتێکمان پێکەوەیە و قسە لەسەر هەر شتێک بکەین هەمان بیرۆکە و بوونیان هەیە چونکە ئێمە کەوتونێتە هەمان ناوچەی جوگرافی چۆن دەتوانینەوە زمونە بگازینەوە بۆ ناوچەکانی دیکە لە کاتێکدا لە ڕووی پێکاتێ ئاینی و مەزهەبیەکانەوە فرەڕەنگین چۆن دەتوانن هەمان ئەو بیرۆکانە بگازنەوە بۆ ناوچەکانی دیکە كل نفس الشيء موجودين هنا شلون يصير نفس الأفكار تنقل على غير مكان. طبعا في كردستان هناك الكثير من المؤسسات مثلا عندنا المؤسسات هەڵبەتە لە کوردستان ژمارەیەکی زۆری دامەزراوە هەیە بۆ نمونە دامەزراوی زانکۆی و فێرکاری و دامەزراوی ڕۆشنبیری و ئامرازە بینراوە بیستراوەکان کامانە ڕۆڵێکی گەورە دەبینن لە بڵاوکردنەوەی ئەو بنەمایی قسەمان لەسەرکردن و دواتریش دەتوانرێت بگازرێتەوە بۆ ناوچەکانی دیکە. میدیا و ڕۆشنبیری ڕۆڵێکی گەورەیان هەیە واتە ڕاگەیاندن ڕۆڵێکی گەوری لە پەسەندکردنی بەهانوویەکاندا هەیە بۆیە دەکرێت ئەوە لە ڕێگەی کۆنفرانس و کۆڕبەندەکانەوە بکرێت. هەروەها توانیوێتی لە میانی توێژینەوە و وەرشەی زانستی و ببێتە هۆکاری دامەزراندنی سیستمێکی زانستی. هەروەک توانیوێتی ژمارەیەکی زۆری مامۆستایانی زانکۆ و نۆخبەی ڕۆشنبیر جەمسەرگیر بکات. پاشانیش دەکرێت لە ڕێگەی ئەو دەستە بژێرە ڕۆشنبیرەوە ئەو ئەزمونە بکوازرێتەوە بۆ ناوچەکانی دیکە نەک تەنها بۆ ناوەڕاست و باشووری عێراق بەڵکو دەکرێت بۆ وڵاتانی عەرەبیش بگازرێتەوە. من برادرانی زۆرم لە وڵاتانی عەرەبی بینیوە کە زۆر بە دۆخی سیاسی و ڕۆژی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری سەرسام بووە چونکە باکووری عێراق جۆرێک لە ئازادی تێدایە. لأن وجد في شمال العراق نوع من الحرية. أشكرك. سپاس دکتۆر. سپاس بۆ ئێوە و هیوای پێشفەچوونتان بۆ دەخوازم. گەیشتینە سەیرانگای دوکان و لە هاوینە هەواری دوکانین. میوانەکان سەرسامی خۆیان زۆر دەربڕی بەم سروشتە جوانەی کە لە کوردستان هەیە بە تایبەتی لەم هاوینە هەوارە. جا یەک دوو لە میوانەکان هەر کوردستانیان نەبین و هەر سەردانی کوردستانیان نەکردو یەکەم جاریشەکە دێن ئێرە ئابیننەوە دوو ئەوە دە بۆ ئەوان جێگەی سەرسامیە. و دەمەوێت لێرە لەم کەشە جوانەی کە وەستاوین کەشێکی خۆشە و کەشێکی بەهاری هەیە دەست بکەین بە گفتوگۆکردن لەگەڵ یەکێک لە میوانەکان دەستەکەم بە گفتوگۆکردن لێرە. ئەهلەن وسهلەن. سڵاوت لێبێ.
احنا بالسياره من جينا هو حجينا على کاتێک ئێمە لە ناو ئۆتۆمبیل بووین و بەرەوەیرا هاتین باسی دۆخی کوردستان و ئەزمموی کوردستانمان کرد هەموو کەسێک بە شێوەیەکی پۆزتیڤانە لەو ئەزمونە دەڕوانێت ئێوە ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان هەیە بۆچی دەیگەڕێنەوە هۆکاری بوونی ئەو ئەزمونە چییە؟ هاي التجربة اللي هسه بكردستان موجود ترجعوها للشنو؟ هل هو سببها شنو؟ سؤال جدا مهم وجميل حقيقة يقال أن الذي يستفيد من الأخطاء لە ڕاستیدا پرسیارێکی زۆر گرنگ و جوانە دەگوترێ ئەوەی سوود لە هەڵەکان وەردەگرێ ئەو کەسەیە کە پێش دەکەوێت بەڵام ئەوەی گرنگی بۆ بابەتانە نادا هیچ هەنگاوێک بەرەو پێشەوە نانێ جا ئەزمموی کوردستان گەرێمە بەردەوام تێبینی دەکەین ئەزمونێکی پێشکەوتووە و لە ڕاستیدا یەکێکە لەو ئەزمونانەی پێویستە دیراست بکرێت ئەوەش نەک بەوەی کە خواستی ئێمە بێ بەڵکو خواستی ئێمە و بۆ زیاتریشە هەرێم بەشێکی گرنگە لە عێراق خوێنی کورد و خوێنی عەرەب خوێنی هەموو پێکاتەکانی عێراق هەریە خوێنە بۆیەش کاتێک ئەزمونێک لە شوێنێکی دیارکراو دەبینین بەرامبەر بە جیهان شانازی پێوە دەکەن باوەڕت هەبێ ئەمڕۆ هەرێم تاکە تۆپی ڕووناچیە کە دەکرێت وەکو نمونەیەکی زۆر جوان نیشانی وڵاتانی دراوسێژ بدەین لە بەغدا و لە باشوور و ناوەڕاستی عێراق زۆر شوێنی گەشتیاری هەبوون هەموو ئەوانەی بە تەمەندا چوون ئەوە دەزانن کە شوێنەوار و ناوەندەکانی ڕۆشنبیری و تەنانەت ناوەندەکانی بازارسازی و مۆڵەکانیش هەبوون بەڵام دوای ڕووداوەکانی ئەم دواییە لە ساڵی 2023ەوە هاتنی توێژێکی سیاسی کە توانای نەبوو وڵات هەڵسێنێتەوە سەر پێ هەڵەکانی ڕژێمی پێشوو ڕاست بکەنەوە کێشەکانی زیاتر کرد هەموو جنگەکانی دەوڵەتی عێراقیش فرامۆش کردووە ئەمە ژوای کرد خەڵکی باشوور و ناوەڕاست بەرەو هەژاری بوو خەڵکی ئەو ناوچەیە بەردەوام چاوی لەسەر موچە و دامەزراندن بێ هەموو کردەکانیش پشتگوێ خستراوە بەڵام کاتێک بە بازگەیەکی هەرێمی کوردستان ڕەت دەبی بە دیارکراویش بازگەی هەولێریان سلێمانی شتێکی دیکە لە ڕووی گرنگیدام بە ژێرخانەکەی دەبینی تەنانەت کاتێک لە دەواازەکانەوە دەستە ژوورەوە سەرنجی شەقامەکان دەدەی ئێستا کەی لە دەواازەکانی بەغداوە دەستە ژوورەوە دیمەنی پووکاوە دەبینی هەر کەسێک پەنجەی شکست هێنان ئاراستی ئەوی دیکە دەکات ئێستا وای لێ هاتووە هەژاری باڵی بەسەر دەکێشاوە بەڵام لێرە هەموو شتەکان بە حیسابن و هەر بەرپرسێک شوێنی خۆی دەزانێت کاری خۆی دەزانێت هەروە هاوکاریێکی زۆر بەهێز لە نێوان هاوڵاتیان و توێژەکانی کۆمەڵگا لەگەڵ دەستەبژێری سیاسیدا هەیە ئەمە ژوای کردووە ئەو سەرکەوتنە ببێتە ئاراوە عجيب ما بين المواطن وما بين الطبقات المجتمعية مع النخب السياسية هو الذي أثمر هذا النجاح تمام هذا وجهة نظر حضرتك تەواو ئەمە تێڕوانینی جەنابتە ڕوو لە مامۆستا دەکەیت جەنابەت مامۆستای زانکۆی حەزم کرد لە دیدگای تۆوە وەک مامۆستایکی زانکۆ ئێوە کە سەردانی هەرێمی کوردستانەکەن بۆ بەشداریکردن لە کۆنفرانسەکان و دەگەڕێنەوە ئەو جیاوازیەی لە نێوان ماوەکاندا لە کوردستان هەستی پێدەکەی چییە؟ تێڕوانینی ئێوە لەسەر ئەوەی لە کوردستان هەیە و ئەو ئەزمونەی لە کوردستان هەیە چۆنە؟ تجربة الكردستان تمر بها شنو؟ يعني أكيد اليوم التجربة الكردستانية هي تجربة واعية ومثقفة وتجربة بەدڵنیایەوە من لەو باوەڕەدام کە ئەزمموی کوردستان ئەزممویکی هۆشیار و ڕۆشنبیرە ئەزمموونێکە ڕۆڵی لە گواستنەوەی شارستانیەتدا هەیە من هیوادارم لە حکوومەتی عێراقی لە سەروشی وەزارەتی خوێندنی باڵا دیدگایەکی استراتیژی بۆ دانانی پلانێک یان دروستکردنی پەیوەندیەک لە نێوان قوتابیانی بەغدا و کوردستان هەبێت بۆ ئەوەی ڕۆشنبیری کوردستان بگوازنەوە وەک دەزانیت ئێستا قوتابی عێراقی کاریگەری دەرونی و فشاری بژێوی زۆری لەسەرەوە هەموو زەمینە سازیەک لە هەرێمی کوردستان بۆ قوتابیان فراهەم کراوە ئەمڕۆ ئێمە بینیمان کەسانی داهێنەر لە هەرێمی کوردستان پێگەیشتون ئەمەش بەڵگەی لەسەر و پێشکەوتن و ئاودانکردنەوەی لە هەرێمی کوردستان هەیە و ئەمەش بەرهەمی قۆناغەکانی سەرەتایی بۆ ئامادەی و تاگەیشتن بە زانکۆ من هیوادارم لە حکوومەتەکەمان گۆڕانێکی بۆ ماوەی بۆ گواستنەوەی ئەو ئەزمموە ڕۆشنبیری هەرێمی کوردستان بۆ بەغدا هەبێت و سیستم و چەمکەکانی هەرێمی کوردستان بۆ بەغدا بگوازێتەوە من وەک مامۆستایەکی زانکۆ کاتێک دێمە ئێرە بۆ بەشداریکردن لە کۆنفرانسەکان و کۆڕبەندەکان من تێبینی هەموو بنەماکانی ئازادی و ئازادی ڕادەربڕین و ڕای بەرامبەر دەکەم ئەمەش بەڵگەی ئەوەیە کە زانکۆ بەلای لایەنێکی دیاریکراودا بە سیاسی نەکراوە لە هەڵبژاردن و دەستنیشانکردنی کارامەی کەسەکان بۆ بڕێوەبردنی زانکۆیشی وەک زانکۆی سەلاحەدین هذا دليل هناك عدم تأسيس الجامعة إلى جهة معينة واختيار الكفاءة
الكفاءات والشخصيات لإدارة الجامعة في صلاح الدين. سپاس دەکەم مامایکەکە بدەینە دەست مامۆستایەکی دیکە کە بۆ یەکەم جارە سەردانی کوردستانەکات و کوردستانە بینێت بەر لە هەموو شتێک بابزانم تێڕوانی تۆ بۆ کوردستان چییە و چ جیاوازێک لە نێوان ئەوەی بیستوتە لەگەڵ ئەوەی بە چاوی خۆت بینیوتە لە کوردستان هەیە. ئەوەی ڕاستی بێهاتنی من بۆ کوردستان ئەمە یەکەم جارە سەردانی کوردستان دەکەم. لە هەمان کاتدا زۆر دڵخۆش بووم چونکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق زۆر دڵخۆش بووم و لە هەمان کاتدا زۆریش خەفەتبار بووم. بۆچی خەفەتبار بووم؟ خەفەتبار بووم لەبەرەوەی بەراوردم لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانمان لە باشووری عێراق کرد. پارێزگاکانی وەکو بەسرە، سەماوە و نەجەف کاتێک ئەو بودجە زەبەلاحە بۆ پارێزگایانە تەرخان دەکرێت ئەو بودجەیە کە بە هەرێمی کوردستان دەدرێت هەمان ئەو بودجەیە کە بە پارێزگاکانی باشووریش دەدرێت. با لە نێوان دوو کەوانەدا باس لەوەش بکەین کە زۆر جار بودجەی هەرێمی کوردستان دەبڕن ئێوە دەزانن و ئاگادارن کێشەی زۆر هەیە بەڵام لەگەڵەوەشدا پێشکەوتنیش لێرە هەیە. لەگەڵ هەموو ئەوەشدا دەبینین کە وەبەرهێنان و ئاوادانکردنەوە و بنیادنان هەیە مرۆڤ ئێرە هەوڵ دەدا کەسانێک هەن بنیاد دەنێن لە پێناو هاوڵاتیانی کورد. پێچەوانەی ئەوەی لە پارێزگاکانی باشوور تێبینی دەکەن کە تەنها لە کاتی هەڵبژاردن هاوڵاتانی عێراقیان بە بیرە و بەکاریان دێنن لە ململانەیەکی تیرۆردا بەکاردێن بانگەشەی هەڵبژاردنەکانیان بەوە دەکەن کە تیرۆر و داعش لە دەواازەی شارەکانمان و هاوڵاتیان لەو جەنگەدا بەکاردەهێنن. ئەمە و جیاوازیەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی باشووردا هەیە لە هەموو ڕوویەکەوە بەو شێوەیە وەسفی دەکەن. لەوە بەرهێنانەکان لە ئابادانکردنەوە لە ڕێگاوبان لە پاکوخاوێنی و مامەڵەی هاوڵاتیانی هەرێم لەگەڵ پارێزگەکانی دیکە کاتی دەزانی ئەمە هاوڵاتی پارێزگای بەسرا و شوێنەکانی دیکەیە واتە لە ڕاستیدا هیچ جیاوازیەک و جیاکاریەک نییە. ئەمە ئەوەیە کە بەڕاستی دڵخۆشم دەکەن. ئەمە گەشتێکی زۆر جوان بوو ئەوەی ئێستا من لە هەرێمی کوردستانم بە خۆشترینی ژیان میدەزانم. پەنا بۆخوا گەشتێکی چێژبەخش لەگەڵمان بەسەر دەبێت گەشتەکەمان بەردەوام دەبێت و دواترش قسە دەکەینەوە. زۆر سپاس. زۆر سپاس. لە نێوان گفتوگۆکانمانە یەکێک لە میوانەکان تایبەتمەندیەکی هەبوو ئەویش شەوەیە کە 43 ساڵ لەمەوبەر مامۆستا بووە لە قەڵاتزێ لە بەغاوە هاتووە بۆتە مامۆستا لە قەڵاتزێ و ماوەی دەوامی خۆی بەسەر بردووە لەبێ و گەڕاوەتەوە بۆ بەغا. ئێستا کە هاتۆتەوە کوردستانە بینێت بێگومان لە چاوی ئەم میوانەمانەوە کۆمەڵە گۆڕانکاری زۆر ئەبینرێت دە 43 ساڵ تاوەکو ئێستا حەزەکەم لە زاری خۆیەوەمانەمان پێ بڵێت و باسی تەجروبەی یاخود باسی ئەزمموی کوردستانمان بۆ بکات. ئستاد ئەهلەن وسهلەن. سڵاو لە تۆش تۆ چۆنی؟ گەشتەکەت بەلاوە چۆن بوو؟ جوانە زۆر جوانە. ئێستا بە کوردی گوتم بەر لە 43 ساڵ تۆ لێرە بوویت لە کوردستان و لە قەڵاتزێ تۆ مامۆستا بوویت و لە یەکێک لە گوندەکان قسەت بۆ من کرد و گوتت ئێستا زۆر جیاوازە زۆر گۆڕاوە دەمەوێت بزانم تۆ کە دەیت و دەچیت چ جیاوازیەکە بینی چ گۆڕانکاریە بەسەر کوردستانە دێت. طبعا أنا تجربتي يعني تعتبر هەڵبەتە ئەزمموی من لێرە بە ئەزممویێکی هاوسۆزی گەورە لە ژیانی کردەی و پیشەویم دادەنم. کاتێک مامۆستا بووم لە سەنگەسەری سەر بە قەزای قەڵاتزێ من 6 ساڵی تەمەنم لێرە بەسەر بردووە خۆم لەگەڵەوە کۆمەڵگەی کوردیە گونجان گوێڕاوی من لە نەتەوەی عەرەب بووم بەڵام هیچ کات هەستم نەکرد کە من عەرەبم و خوددا دەزانێت کە ئێستاش دۆست و هاوڕێم لە سەنگەسەر و قەڵاتزێ و ڕانێ هەن و سەردانیان دەکەم و ئەوانیش دێنە بەغدا. چی وای لێ کردی کاتێک سەردانی کوردستانەکەی هەست بە ئارامی بکەیت دواتر کە دەگەڕیتەوە جگە لەوەی کە پێشتر لەبەر پیشەکەت لێرە بوویت؟ ئەوەی ڕاستی بێت من گەلی کورد بە گەلێکی سادە دەبینم گەلێک حەزی بە ژیانی سادە و ڕازگۆی و ڕاشکاوی هەیە
کاتێک من لەگەڵیان دەژیام بە چاوی باوکم و باپیرم سێری گەورەکانیانم دەکرد ڕێزگرتن لە نێوانماندا هەبوو ڕێزی زۆریان لە مامۆستا دەگرت تا ئەو ئاستەی مامۆستایان بە پیرۆز دەزانی من بیرم دێتەوە کاتێک بەر لە 40 ساڵ لە پشوو دەگەڕامەوە بۆ سەنگەسەر ڕێزی زۆریان لێ دەگرت و جانتاکەی منیشیان بۆ من هەڵدەگرت تەنها لەبەر ئەوەی مامۆستا بوو ئەو یادەوەری هەر لای تۆ ماوەتەوە ئێستا کە تۆ سەردان ئێرەکەیت ئەو پێشکەوتنانی کوردستان دەبینیت و ها طبعا فرق بەڵێ زۆر جیاوازە ئەو کات لە سلێمانیەوە داهاتین بۆ ڕانێ و قەڵازێ لەوانەیە ڕێگاکە 3 کاتژمێری خایەن بە ڕێگاکە یەکسایت بوو ڕێگایەکی بێزارکەر و پڕمەترسی بوو ئۆتۆمبیلەکان کۆن بوون بەڵام دوێنێکە هاتمە هەولێر و ئەمڕۆ هاتمە دوکان تام ساتەش زۆر سەرسامە بۆ پێشکەوتنی کە لە هەرێمی کوردستان کراوە لە ڕاستیدا ئەو پێشکەوتنە لە هیچەوە سەرچاوی نەگرتووە بەڵکو هۆکارەکەی گرنگی پێدانی حکوومەتی هەرێمی کوردستانە با هەرێمەکە و پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بە هاوڵاتیانی هەرێم کە حکوومەتی هەرێمی کوردستان شایانی سپاسگوزاریە لەسەر پێشکەوتن و بەرەو پێشچوونەکەی شەی ڕابردووی ئێمە لە هەولێر بووین باڵەخانە و تەلاری گەورە و شەقامەکانمان بینی واتە هیچ شتێکی لەم جۆرە لە بەختانیە و لە هیچ ناوچێکی باشووریش نییە تمام كلش زين اشكرك احب اشوف وجهه زۆر باشە سپاس دەکەم دەمەوێت بۆ چوونی مامۆستاش بزانم ئێستا قسە لەگەڵ ئەو دەکەین دواتر دەگەڕێم وەلار ئینشاءڵڵا استاذ حضرتك محلل سياسي مامۆستا جەنابەت شرۆڤەکاری سیاسیت بەر لەوەی زیاتر خۆت بناسێنی حەز دەکەم لەوە دەست بە گفتوگۆکامان بکەیت حکوومەتی هەرێمی کوردستان چۆن توانیوێتی پێشڕەوی ئەو پێشکەوتنە بکات لە ڕووی تەندروستی کۆمەڵایەتی و ژێرخانەوە چونکە لە میانەی قسەکانمان هەست دەکەم ئێوە گرنگی بەو خاڵە دەدەن کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشڕەوی ئەو پێشکەوتنەی کردووە تۆ ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە واكب هاي التطور ترجعها للشنو هاي التطور حکوومەت إقلیم کوردستان بعد 2003 دوای ساڵی 2023 حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر ستراتیژیەتێکی نوێ کردووە بۆ ئەوەی واقعی گەلی کورد بگۆڕێت کاریان لەسەر گۆڕینی واقعی هەرێم کردووە ئێستا لە واقعی تەندروستی پێشکەوتووە واقعی فێرکردن پێشکەوتووە واقعی ئەمنی پێشکەوتووە واقعی ئابووریش ئەگەر سەیرێکی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بکەین دەبینین کشتتوکاڵی هەرێم و بەرهەمە کشتتوکاڵیەکانی لە دۆخێکی باشدایە هەروەها لە بەرهەمە ناوخۆیەکان هەناردە بۆ بەغداش دەکات ئەمە هەمووی لە ئەنجامی دیراسەکردن و استراتیژیەتێکی دیاریکراو هاتووەتە ئاراوە حکوومەتی هەرێم خواستێکی بۆ گۆڕینی ئەو واقعە هەبووە ئەمە ژوای لە هاوڵاتی کورد کردووە کە ئارەزووی ئەوە بکات کە کوڕی ئەم وڵاتەیە و بە ئازادی و ئاسوودەی بژیت و دەیانەوێت ئەو واقعە تاڵە بگۆڕن کە پێیدا تێپەڕیون دەبینین گۆڕانکاریەکی زۆر لەسەر ئاسی زانکۆکانیش کراوە پێشتر لە هەرێمی کوردستان تەنها زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین هەبوون ڕاستە ئێستا دەیان زانکۆ هەن دەیان پەیمانگە هەن ئەو زانکۆیانەش لە ئەنجامی پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا بە زانکۆ جیهانیەکانەوە بەسراونەتەوە وای لێ هاتووە ئێستا تەنها کوردەکان لەو زانکۆیانە نەخوێنن بەڵکو عەرەبی عراقی و عەرەبی دەرەوەی عراقیش لەو زانکۆیانە دەخوێنن ئەمە وێڕای ئەوەی هەرێم جەمسەرگیری لیستێکی گەورەی پزیشکانی باش و کارامە لەسەر ئاسی جیهان کردووە لە بەغداوە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن چونکە هەست بەوە دەکەن لێرە ئاسایش و سەقامگیری هەیە لە خودای گەورە دەپاڕێمەوە بتان پارێزێت و سوپاس بۆ ئەو میوانداریەی بەڕێستان و بە جوانترین شێوە میوانداری ئێمەتان کرد وەک گوتەیەکی عەرەبی هەیە دەڵێت خودایە ئەگەر سەردانمان بکەیت ئەوا دەتبینی ئێمە میوان دەبووین تۆش خاوەن ماڵەکە واتە ئێستا ئێمە وەکو خاوەن ماڵ دەبین و خۆشتان بە میوان من شرۆڤەکاری سیاسی عەبدوڵڵا کینانی زۆر بەخێر بیت دكتور راح شلون ما يقول ختامها مسك ختام لقاء دکتۆر وەک گوتنی کۆتایی دیدارەکەمان لەگەڵ جەنابەت دەبێت تۆ چیت لەو ئەزمونەی کوردستان بەرهەمهێناوە لەو بەرنامەی ئێمە کە بەناوی ئەزمین کوردستانە تۆ چیت لەو ئەزمونە دەستکەوتووە کە لە هەرێمی کوردستان هەیە بەڕای تۆ چۆن ئەو ئەزمونە دەگوازرێتەوە لە میانەی ئەو گەشتەدا هەستت بە چی کرد خلال هاي الجولة ايش حسيت اولا الصورة أبلغ من أي سەرەتا وێنە زۆر لە هەندێک قسەوە واتای زیاترە وێنە 1000 واتە و 1000 ناونیشان دەبەخشێ منیش لە ڕێگەی ڕاگەیاندنەوە وتم هیوادارم پەیامەکەم بگە من وەکو عێراقیەک هیوادارم هەولێر بکرێتە پایتەختی هاوینەی عێراق هەروەک چۆن بەسرە پایتەختی ئابووریە واتە بڵێ هەرێمی کوردستان پایتەختی ئابووری و گەشتیاریە شوێنی بێگەیشتنە پەیامی خۆمە ڕاستی کە سوکار و خوشک و براکان و هاوڕێ و هاوبەشەکانم لە هەرێم دەکەم هەرگیز دەستە بەرداری ئەو سەرکردایەتیە سیاسیە نەبن ئەوەی ژمارەیەش سیاسی بە ئێوە بەخشیوە ئەوان ئێستا قەدی بەهێزن و خاوەن بڕیاری سیاسین
هیچ حکوومەتێک پێک نایە تەنیا بەبوونی ئەوان نەبێ بەو گیانەش داوا لە کەسوکار و خوشک و برا و دۆست و هاوڕێکانتان دەکەن لە بەغدا پارێزگاکان لە ڕۆشنبیران نخبەی هونەرمەندان هاوڵاتیان دەکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی کردداری و مەدانی لە هەمان ئەوەزمونەی کردداری میدیایی نیشتیمانی پیشەیی بژین کە پێیان دەڵێن فەرمون بۆ هەولێر فەرمون بۆ هەرێم دڵ و دەرگامان بۆ ئێوە کراوەیە بۆ ئەوەی ئەوەزمونە ببینن. ئەشکرکم سپاس دەکەم زۆر سپاس لەگەڵمان ماندوو بووی گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵ منا بەسەر بردبێت هیوادارم گەشتێک بێت بۆ هەمیشە لە یاددان ببێنێتەوە ئومێدوارم هەر کات باسی کوردستانتان کرد بەرنامەی ئەزموونی کوردستانتان بیر بکەوێتەوە. ئەزموونی کوردستان بمان منیش دەستخۆشی و پشتیوانی ئەو بەرنمەیەتان دەکەم بەڕاستی بەرنمەیەکی نوێیە لە بواری ڕاگەیاندن لە ناو چوارچێوەی ستودیۆی داخرا و دەرچوون ئێمەتان هێناوەتە ناو سروشت و ژیان بە شێوەیەکی مەدانی مامەڵەتان کرد ئەمەش داهێنانێکی ڕۆژنامەوانیە بۆ ئێوە من بەو شارەزاییەی بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ڕاگەیاندن هەمە ماوەیەکی درێژە داهێنانێکی لەو شێوەیەم نەبینیوە کە بە شێوەیەک مامەڵەتان کرد وەک چۆن بڵێیت ڕاستەقینەیە و وە هەز بکەیت لە چاوی کامێراکانەوە دوورین تیمەکانتان لە پشت کامێراکان جوانترین دیمەنیان داهێنا جوانترین لەوەی لە ناو سروشتیش هەیە. ئەو دەستکەوتانەی کە لە ئەزموونی کوردستان دەیان بینین هەمووی بە هێزی هزر و هێزی بازووی نیشتیمان پەروەرانەوە هاتۆتە ئارە بۆ هیوایی کە بتوانین دەست بەم دەستکەوتانە بگرین دەستکەوتی دیکەش بەدەست بهێنین چونکە هێشتا ڕێگایکی زۆرمان لە بەردەمە. بەم شێوەیە دەینە کۆتایی پرۆگرامی ئەمجاری ئەزموونی کوردستان بۆ هیواییکە پرۆگرامی ئەمجارش بەدڵی ئێوە بووبێت لە دیدارێکی دیکەی ئێمە و ئێوە لە ئەزموونی کوردستان بەخواتان ئەسپێرین و ماڵ ئاوا خۆتان لەگەڵ.